ڕۆژانە لە ماڵەکانمانیە دەرەوە بەڵام هەر کامێکمان ئەگەر بیر لەوە بکەینەوە گیانمان لەدەسین و ئیترەمە ڕەنگە کۆتا هاتنە دەرەوەمان بێ ڕەنگەیتر نەچینە دەرەوە لە کاتێکا بینی ئێستا ڕووداوەکانی هاتوچۆ لە هەر کاتێکە ئەگەری کاتێک لە ماڵەکەمانی نەدەرەوە بێتە هۆکارێک بۆ گیانە دەستانی خۆمان و ئازیزانمان بزانین هۆکاری زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆ بۆچی ئەگەڕێتەوە تاشانێک لە هەرێمی کوردستان گرنگی درا بە هەڵمەتی وەشاری بە هەڵمەتی بەرەنگاربوونەوەی زیادبوونی ئەم جۆرە لە ڕووداوانە و چ شتێک زیاتر هۆکارە بۆی کە ڕووداوەکانی هاتوچۆ زیاد بێت و ئێمە ئامارێکمان لە بەردەستایە و جیاوازی چییە لە نێوان شارەکاندا و ڕێگەوبانەکان تا چەندێک لەبارن و لە ئەگەری ڕوودانی ڕووداوێکدا دەکرێت چۆن مامەڵی لەگەڵدا بگرێت کۆمەڵێک بابەتی گرنگ سەبارەت بە ڕووداوەکانی هاتوچۆ باس دەکەین بە میوانداری بەڕێز بەهمەن ئەحمەد بەڕێوەبەری هاتوچۆی ناوشار لە سلێمانی سڵای خوات لێبێ کاکە بەهمەن سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان کە ڕاستەوخۆ لەگەڵمانی سەرەتا بۆ پرسیارە دەست پێ بکەم پێت وایە گرنگترین ئەو هۆکارانە یان سەرەکیترین ئەو هۆکارانی کە دەبنەوە هۆی ڕووداوەکانی هاتوچۆ بۆچی دەگەڕێتەوە ساڵتان لێبێ ماندوو نەبن هەر لێرێشەوە سڵاو و ڕێز بۆ سەرجەم بینەران و بیسەرانی تەلەڤیزۆن و هەر لێرێشەوە سڵاو ماندوو نەبوون لە کارمەند و ئەفسەرانی هاتوچۆ کە بەردەوام لە ئەرکان بۆ خزمەتی هاوڵاتیان دووبارە سوپاس سەبارەت بە هۆکارە سەرەکیەکانی ڕووداوی هاتوچۆ ئەگەر ئێمە باس لە ئەو هەڵچن لە دەرەنجامی ڕووداوەکانی هاتوچۆیان ڕۆچوون لە دەرەنجامی ڕووداوەکانی هاتوچۆ ئێمە ئەکرێ وەک هەرەمێک باسی هۆکارە سەرەکیەکانی ڕووداوی هاتوچۆ بکەین هەمیشە ئامارەکان یان لێکۆڵینەوەکان لە ڕووداوەکانی هاتوچۆ لەسەر ترۆپکی هەڕەمەکەیە هەمیشە خێرایی زیادە یان تێپەڕاندنی خێرایی ڕێگە پێدراو لەسەر لە دەرەنجامی لێخوڕینی ئۆتۆمبیلە سەرترۆپکی هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ ئەگرێت بەداخەوە و دوجاریش دابەزێت بۆ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی بۆ بێئاگەبوونی شۆفێر لە کاتی شۆفێریکردنە و بەکارهێنانی موادەکانی کحولی ئەمەش یەکێکە لە هۆکارەکان و دوجار ئەنجامدانی مانۆڕی هەڵا لە کاتی ئەنجامدانی شۆفێری ئیتر ئایا ئەو مانۆڕە ئایا لە گۆڕینی سایدەکان بێت یان بە هەڵە پێچکردنەوە یان پابەند نەبوون بە هێماکان بۆ ئاڕاستەکردنی شۆفێران یان پابەند نەبوون بە ڕووناکی ترافیک لایتەکان ئەمە بۆ خۆی هۆکاری سەرەکین بۆ ڕووداوەکانی هاتوچۆ کە بەردەوام لە دەرەنجامی لێکۆڵینەوە لە ڕووداوەکانی هاتوچۆ هەمیشەوەمان پیشانەدات بە ڕیزبەند ئەم هۆکارانە لەسەر ڕووداوەکانی هاتوچۆ ئەوانەمان پیشانەیە و حاڵەتێکی هاشاڵ نەگریشە کە ڕەنگ بێ هۆکارێکی لاوەکی شەبەیان هاوشان لەگەڵ خێرایی زیادە گەورەبوونی ڕووداوەکە و یان فراوانبوونی یان زۆربوونی قوربانیەکان لە ڕووداوی هاتوچۆ بەشی پێویست فراهم نەبوونی شەقامەکان یان کەرەستەی سەلامەتی لەسەر شەقامەکان ئەمەش فاکتەرێکە نەک بۆ ڕوودانی ڕووداوەکە چکە هەمیشە بۆ خۆی خودی شۆفێر بڕیارەدات کە ئایا بە شێوەیەکی دروست ئەو شەقامە بەکاربێنێ ئەگەر زۆر لە ئاستێکی خراپی شابێت بەڵام گەورەبوونی قەبارە و زۆربوونی ژمارەی قوربانیەکان لە ڕووداوی هاتوچۆ فاکتەرێکی گرنگە کە لەوەی کە باسم کرد کە خراپی هەندێک جار خراپی شەقامەکانیان نەبوونی کەرەستەکانی سەلامەتی لەوانە گادرێڵ و ئەو حاڵەتانی کە لە کاتی شۆ بۆ ئۆتۆمبیل پێویستە لەسەر شەقامەکان یان ئەو حاڵەتانەی کە شۆفێر پیادەیە کات بۆ خۆی لەسەر شەقامەکان بەڵێ کاک بەهمەن پێش هەموو شتێک بۆی کە کەمترین ڕوودا و ڕوودا ئەبێت چی بکرێت لە حکوومەت لە وڵات لە وشیاری هاوڵاتیان گرنگترین ڕێوشێنەکان چین بگیرێتە بەر باجارێ واز لە ڕێگاوبان و ئەوانە بێنی بەڵام لە میکانیزمەکان بۆ کەمبوونەوەی ڕێگاوبانی هاتوچۆ بە تایبەتی تر بڵاوبوونەوەی وشیاری بۆ هاوڵاتیان ینی یاخود زۆر جار ڕووداوێکی هاتوچۆی گەورە ڕوئەیە ئەو دیمەنانە پیشانەدرێت لە سۆشیال میدیا ینی زۆرێک خەڵکی بینێ
ئەمە تا چەند گرنگە کە بە خۆداچوونەوەی بکەین یاخود ئەوترێت کە دابچڵەکین بۆی کە لەوانەیە ئێمەش تووشی حادیسەیەکی لەم چەشنە ببین. بەڵێ تاوان ئێمە لە مێژە باز لەوەکەین پێی وایە لە مەسلەی هاتوچۆ یان سێکتەری هاتوچۆیان کەیسی هاتوچۆ لە خوێندنە سەرەتایەکانەوە ئاشنای بکەین بە ڕۆڵەکانمان بەنەوەکانمان هەر لە قۆناغەکانی سەرەتاییە بە گرنگجی پیشانی نەوەکانمان بدرێت بۆی بتواندرێت نەوەیەکی یاسا دۆست و پابند بە یاساکان بەگشتی و لە نێویشیانە کە حاڵەتێکی بەرجەستە و بەردەوامی بەکارهێنانی مرۆڤەکانە و بە تایبەتی ئەم کۆمەڵگەی ئێمە کە ئەکرێ لە سەرەتای خوێندنەوە بتوانین ئەوە بکەین و دوجاریش بۆ سەرجەم چین و تۆژە و کەناڵ و ئەو ڕێڕەوانەی کە ئەتوانین بگەێنین بە هاوڵاتیان و شۆفێران مەترسیەکان و دەرەنجامە خراپەکانی لادان لە یاسای هاتوچۆیان دروست مامەڵە نەکردن لەگەڵ یاساکانی هاتوچۆ بگەیاننی ئەو مەترسیانە بە هاوڵاتیان و بە خەڵکی خۆمان یان بە شۆفێران بەگشتی ئەکرێت لێەوە ئەوە کرێت کە بتواندین مەترسیەکان بگەێنرێت بە شۆفێران و بە هاوڵاتیان و دوجاریش ئەکرێ بەردەوامی پێ بدرێت لە تازەکردنەوەی زانیاری لەگەڵ خۆگونجاندن لەگەڵ گۆڕانکاری بەکارهێنانی ئۆتۆمبیل و گۆڕانکاری لە شێوازی بەکارهێنان و هاتنە پێشەوەی پێداویستیەکان لەسەر بەکارهێنانی ئۆتۆمبیل ئەمەش بە هەمان شێوە بۆ شۆفێران و لەگەڵ ئەوەشە ئەو بەشەکانی هاتوچۆش بەردەوام پێویستیان بە تازەکردنەوەی زانیاری هەیە و خۆ نوێکردنەوە هەیە و خۆ گونجاندن هەیە لەگەڵ بارودۆخەکان کە دێتە پێشەوە یان ئەو کەرەستانەی کە بۆ کۆنتترۆلکردن و کەمکردنەوەی ڕووداوەکان ئەتواندرێت سوودی لێبینێ بە نمونە باسی کامێرەکانی هاتوچۆ بکەین ئەمە فاکتەرێکی گرنگە بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ لە نێو کەوانەیەکدا کۆنتترۆلکردنی خێرایی پێشتر باسم لە هۆکارێکی سەرەکی کرد لە نێو ئامارەکانی ڕووداوی هاتوچۆ لە هەڵچنی لێکۆڵینەوە لە ڕووداوەکانی هاتوچۆ کە هۆکارێکی سەرەکیە بۆ لێکەوتەی ڕووداوەکانی هاتوچۆ ئەکرێت لە ڕێی کامێرەی چاودێریەوە لە ڕێگەی سێنسەریان کامێرە لەسەر ترافیکەکان ئەمەش بۆ لەو ڕێگەوە بتوانیت کە ڕووداوەکانی هاتوچۆ یان زیاتر بەربگری لە بەرزکردنەوەی خێرایی یان تەجاوزکردن یان بەزاندنی خێرایی لەلایەن شۆفێرانەوە ئەمەش ئەومان دەسەکەوێت کە ڕووداوەکانی هاتوچۆ لەو دەرئەنجامە کەمە بێتەوە ینی گشتگیرە ئەکرێ مەسەر بۆ نمونە لە ئۆکو پێشتر ئاماژەم پێدا لە لایەنی پەروەردەیی لە لایەنی کۆمەڵگا لە لایەنی ڕێکخراوەی لە کەناڵەکانی ڕاگەاندن ئەکرێ ئەم مەترسیانە پیشان بدرێت و باس لە دوای ڕووداوەکانی هاتوچۆ ئەکرێ لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەاندن یان هەر کەناڵێکی ترەوە بێ دەرئەنجامەکان ینی ئەگەر باسی ڕووداویشی هاتوچۆکەین جگە لە گیان لە دەستدان کە بۆ خۆی کۆژانێکە کەوێتە ناو خێزانەکان ڕەنگ بێ ئەو تاچێکی گرنگ بێ بۆ ئەم کۆمەلگایە بە نمونەمان هەیە ئێسا لەم ڕۆژانەی دوایی لە ناو سنتەری پارێزگای سلێمانی ینی گەورە زانای مامۆستا عەبدوڵڵا دێرەیی خۆتان ڕەنگ بێ هاوڵاتیانیش ئاگادار بن کە لە زانای ئاوامان لە دەزەچێ یان تاچی گرنگبان لە دەزەچێت کە ڕەنگ بێ گەنجێک بێ هەڵگری هەکبەی تاچێکی گرنگ بێ بۆ ئەم کۆمەلگایە و مامۆسایەکی زانکۆمان لە دەزەچێت یان مەسەر ئەندازیارێکمان لە دەزەچێت ئەمە بۆ خۆی کۆژانێکە ئەکرێ باسی لێکەوتەکانی لە دوای ڕووداوەکەی هاتوچۆیان ئەکرێت تاچێکی ئاسایی بێ بەڵام گرنگی بۆ خێزانەکەی خۆی هەبێت لە دوای تیاچوونی یان گیان لە دەزانی ئەو تاکە هەم مناڵەکانی هەم خێزانەکەی ئەو بۆشاییە دروستکە لە ناو خێزانەکەیە کە لە دوای ڕۆشتنی ئەو کاتە کۆژانەکەی دەرەکەوێت یان زۆر جار جگە لە گیان لە دەستدان پەککەوتن هەیە ینی زۆر جار لە دەرەنجامی ڕووداوەکانی هاتوچۆ یەکێک لە سەرنشینەکان خودی شۆفێر پەککەوتەیە بێت لە دەرەنجامی ڕووداوی هاتوچۆیە ئەوەیژە بێتە خاڵێک یان کەسێک کە بێتە بارگرانی یان ژانێک لە ناو خێزانەکە کە هەمیشە بارگرانی هەم لە ڕووی نەفسیەوە بۆ خودی کەسەکە کە خۆی کەمەندامە بێت ئەکەوێتە
ماڵەوە یانەکەوێتە سەر کورسی یانەکەوێتە سەر جێگا و هەم خەمێکی بەردەوامە بێ بۆ خێزانەکەی ئەو کاتە ئەکرێ ئێمە ئیش لەسەر ئەوە بکەین ئەو ڕووەپشان بین بۆ هاوڵاتیان بە خێزانەکان کە دەرئەنجامی ڕووداوەکانی هاتوچۆ بۆ خۆی ئەنجامی لێکەوتەی گیان لە دەستدان یان ئەو حاڵەتانە ڕوودات کە تاکێک لە ناو خێزانەکان بۆ جۆرەی بەسەر دێت کە ئەکرێ ئەبێتە بارگرانی بەسەر خێزانەکەەوە و دوجار ئەبێتە کۆژانێک بۆ خێزانەکە تا مەدەل حیات تا ئەو کاتەی لە ژیان ئەبێتە بارگرانی بۆ خێزانەکە ینی جێگەی خۆشحاڵیە کە تا ئێستا ئەم کولتورە جوانەی کوردی خۆمان یان ئەم ناوچەی خۆمان بۆ خۆی ڕنگ بێ بە ئاسانی بە گەرمگوڕی ئەو کەسانە لە ئامێزگرن بەڵام ئەبینین لە وڵاتانی دەرەوە ئەم کەسانە بەڕاستی بۆ خۆیەکەونە ئەو شوێنانەی کە چاودێری سەحی ئەکرێتە دەرەوەی خێزانەکە ئەو کاتە ئەوە خراپترە بێ بەڵام ئەمەش بە هەمان شێوە لێکەوتە خراپەکانی بەدەر نییە لە لێکۆتە خراپەکانی وەکو باسم کرد کاوش بۆ خۆی ئەبێتە تاکێک وەکو ئەوەی کە باسم کرد دەبێتە بارگرانی بەسەر خێزانەکەی و خەمێکی بەردەوام بۆ خێزانەکەی. کاک بەهمەن وەکو زانین ڕووداوەکانی هاتوچۆ تا بێ زیابێەوە لەگەڵ گۆڕانی کەشوهەواشە بینین گرفت دروستە بێ بۆ هاتوچۆ بۆ هاوڵاتیان جا لەو کاتانەیە ئێوە هیچ ڕێکارێکی جیاوازەگرنە بەر لە جادۆبانەکانە بۆی کە دوور بن لە دووبارەبوونەوەی ئەو ڕووداوانە و ئێوە زیاتر ماندوو بن لە هەوڵەکانتان بۆ ئەوی کە لە جادۆبانەکانە زیاتر ڕێنمایی بدەن بە هاوڵاتیان و ئاگاداری ئەو ڕووداوانە بکەنەوە. باڵێ طبعا ئێمە وەکو بەرزبوونەوە یان زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆ بە ژمارە بەپێی کاتەکانە گۆڕێت ینی جیاوازی هەیە هەندێک جار ناڵێن بە شمولی ینی هەندێک جار گۆڕانکاری هەیە بنمونە لە کاتەکانی شەوە لەبەرەوەی مەودای بینین و ڕۆیای بینینی شۆفێر کەمترە بە تایبەت لە ڕێگاکانی دەرەوە هەمیشە پێشاتی ڕووداوەکانی هاتوچۆ زیاترە لە وەک لە ڕۆژە ڕووناکەکان و لە بینی وەرزەکانە لەو وەرزانەی کە وەرزی تەڕوتوشی و سەرماوسۆڵە و بەستەڵەکی سەر شەقامەکانە بە دڵنیاییەوە ژمارەی ڕووداوەکانی هاتوچۆ پێشاتی زیاتری لێکرێت لەبەرەوەی کە ئەمە حاڵەتێکی یان لێکەوتێکی فیزیاییە کە جێگیربوونی ئۆتۆمبیلەکان لە کاتی تەڕوتوشی یان بەستەڵێکی سەر شەقامەکان جێگیربوونی ئۆتۆمبیلەکان لەسەر شەقامەکان کەمترە بۆیە ئێمە وەکو هاتوچۆ حاڵەتی بەردەوامی داواکردن و کۆنتترۆلی ئۆتۆمبیلمان هەیە لەسەر ئەم حاڵەتە ئێمە پشکنینی ساڵانەمان هەیە بۆ ئۆتۆمبیل ئەم پشکنینە خۆی بینێتەوە لە پشکنینی تایەکان لە سیستەمی ئۆستۆپ لە سیستەمی بەشە جوڵاوەکانی ئۆتۆمبیل لە لایتەکان لە فڵچە و هەر هەموو بەشەکانی ئۆتۆمبیل کە ساڵانە بۆ خۆی کۆنتترۆلەکرێت و لە ڕێی تیمەکانی شمانەوە بە هەمان شێوە بە تایبەت لە دەستپێکی وەرزی سەرماوسۆڵە و تەڕوتوشیە بە زیاتر تیمەکانمان جەخت لەسەر دڵنیابوون لەو کەرەستە و لەو بەشانەی کە زیاتر بەرەگرێت لە کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆیان زیاتر کۆنتترۆلکردنی ئۆتۆمبیل لەوانە تایەکان و سیستەمی ئۆستۆپ لایتەکان بە تایبەتی فڵچەکان بە تایبەتی قایشقوڕەکان بۆ ئۆتۆمبیلی گەورە کە ئەمانە بۆ خۆی زیاتر جەختی لەکرێتەوە و زیاتر بە دوواچوونیەکرێت و لێپرسینەوە لەو حاڵەتە زیاترەکرێت و کۆنتترۆلی زیاترەکرێت لە کاتی بەفر و تەڕوتوشی و مەسەر ڕێگەکانی دەرەوە بە تایبەت کە لە کاتی بەفربارینە تیمەکانمانە چناوێ و زیاتر داوای یان مەسەر کۆنتترۆلی بەستنی زنجیر و ئەو حاڵەتانی کە بەکارێ بۆ ناوچە شاخەوەکان بۆ بە شوێنە بەستەڵەکەکان ڕێگە نادرێت ئەو ئۆتۆمبیلانەی کە بەبێ ئەو حاڵەتە تێپەڕ ببن ساڵانە ئێمە بۆ خۆی لەگەڵ وەرزی بەفربارین و ئەو حاڵەتانە زیاتر تیمەکانمان بڵاوکەینەوە لەگەڵ بارینی بەفر یان هەر حاڵەتێکی نەناکاو یان بوونی تەمومش لەسەر ڕێگایەک زیاتر بەرچاوڕوونیین بە شۆفێران بۆی بە دوور بن لە ڕووداوەکانی هاتوچۆ. بەڵێ کاک بەهمەن تەوەری پێش ئەم تەوەری بەڕێستان شارەزایەکی نێودەوڵەتی لە بواری هاتوچۆ لەگەڵمان نابوو ڕێنمای کاری هاتوچۆ کاتێکی زۆر باسمان لە ئۆتۆمبیلی بێسەرەتا کرد ینی ئەی بینین شەوانە بە ڕۆژای زۆر تیژڕەوی ئەنجامەدەن ینی لە ڕادە بە
ئەو باسی لەوە کرد لە ئەو بڕوانامەکەی لە سوید لە بواریات و چۆدا وەریگرتووە وتی ئەگەر ڕێسا و یاسا لەوێش دەربێنی بە هەمان شێوە ینی بێسەروبەری زۆر ڕوو ینی پەیوەندی نییە بە پەیوەندی بە ڕێسا و یاساکانەوە هەیە کاتی ئەم ئۆتۆمبیلە بێسەرەتایە هیچ ڕێسا و یاسایەک نایگرێتەوە حتمەن بۆیە ئەم جۆرە سەرکێشیانە ڕوئەدەن و بەشێک لە ڕووداوەکانیات و چۆش بینیومانە لە شەقامەکان ئەم ئۆتۆمبیلە بێسەرەتایانن هیچ حلێگەیە بۆ ئەم بابەتانە ئایا ژمارەیان بۆ بکرێت ئێمەش ئەنی وەکو کاکردی پێشتی ئاماژەی پێکرد ئێمە نامانە هیچ لایەک هیچ کەسێک زەرمەند بێ بەڵام گرنگیشەکە ڕووداوەکان یا تو چۆکەم بێتەوە خەڵکی بە مەترسیەوە شەقامەکان تێپەڕ نەکات من زۆر جار شەوان دێمەوە ینی لە ڕادە بە دەربەتە نیشمام ئۆتۆمبیل بێسەرەتایە بە خێرایەکی ئەجگا زۆرەوە تێپەڕێ لە شوێنێک کە لەوانەشە ئەو شەقامە بۆی نەبێ ئەبوو شێوازە لێ بخورێت بەدڵنیاییەوە ئەو حاڵەتێکی بەدیکرا و بەرجەستەیە بۆ ژمارەیەک لە ئۆتۆمبیلی بێسەرەتا لە سەر جەم هەرێمی کوردستان ئەگەر دروست بڵێم لە پارێزگاکانی عێراقیش بوونی هەیە بۆ بۆتە ئەمرێکی واقع ئیتر باس لەوەکەین چۆن هاتووە بە چ ڕێگەیەک هاتووە ئەوە حاڵەتێکە ئێستا بووە بە ئەمرێکی واقع ئەم حاڵەتە بەدیەکرێت مەسەلەی نەبوونی سەرەتا یان تۆمار نەبوونی ئەو ئۆتۆمبیلانە وەکو میوانەکەی پێشترت باستی کرد کە نەبوونی جڵەوی کۆنتترۆلکردنی یاساییە دوجار کە گەڵین کۆنتترۆلکردنی یاسایی تەنها چەمکێک نییە بۆ سەپاندنی فەلسەفەیەک بەسەریا بۆ ئەوەیە کە بە دوور بێ لە سەرپێچیەکان ینی ئەگەر جیاوازی کێن لە نێوان ئۆتۆمبیلێک کە تۆمارە و ژمارەی هەیە و ڕەسەنە بە شێوەیەکی ئاشکرا ئەبینیت ئەو ئۆتۆمبیلانەی کە تۆمارە و تابلوی ڕەسەنی پێ و تۆمارە لەسەر ئۆتۆمبیلەکە تۆماری هەیە جیاوازی هەیە لەگەڵ ئۆتۆمبیلێکە کە سەرەتای نییە و تۆماری نییە و جیاوازەکەش لەوایە خۆی بینێتەوە کە پابەن نییە ئێمە وەکو هاتوچۆ تەوان ئاشکرایە ئێمە لایەنی جێبەجێکارین لە وەزارەتی ناوخۆ ئەوەی کە بە ئێمە کراوە تەنها پێشنیارمان کردووە پێشنیار کراوە لە ڕابردووە و لە ئێستایشا بەردەوام داوامان کردووە لەلایەنی پەیوەندیدار لە بەڕێزان لە وەزارەتی ناوخۆ لەلایەنە پەیوەندیدارەکان کە ئەم کەیسی ئۆتۆمبیلە بێسەرەتاکان تەبەن بۆ زانیاری بینەران و بیسەرانیش بۆ جەنابیشتان تەنها کێشە نییە بۆ هاتوچۆ ئەبینین ئێمە ئەم ئۆتۆمبیلە بێسەرەتانە بەردەوام کێشەی ئەمنی و کێشەی کۆمەڵایەتی و جۆرەها کێشەی هەیە بۆ حاڵەتی جێبەجێکردنی یاسا و لادان لە یاسا جۆر بە جۆرەکان لە نیویشانە یاسای هاتوچۆ ڕۆژانە ئێمە بینین کە کەمترین پابند بوون لە نێوان لە ئۆتۆمبیلانە هەیە لەبەرەوەی وەکو باسم کرد هیچ جڵەوەیەکی یاسایی لەسەر ئۆتۆمبیلانە جێبەجێ نەکراوە ینی تۆماری ئۆتۆمبیلەکانیان نییە یان شۆفێرەکەەوە هەستەکات کە ئەم تابلۆیی لەسەرێتی کە تۆمار نییە هیچ لێپرسینەوەیکی نییە بەڵام خاڵێک لێرێ خۆی حەقی خۆیەتی کە ئاماژەی پێ بکەین ئەوەیە کە ئەو ئۆتۆمبیلانە هەر تابلۆیکیان پێبێت هەر کێشەیەکیان هەبێت لە کامێرەکان بن یان سەرپێچی بکەن بۆ خۆی دوجار ئەگەر ڕۆژگارێک یان هەر کاتێکی تر بە سەرپێچیکی ترەوە بێنە فەرمانگەکانی هاتوچۆ بە دڵنیاییەوە سەرجەم ئەو پێبژاردن و ئەو سەرپێچیانەی لێوەرە گیرێت کە ئەو تابلۆیە لەسەر ئەو تابلۆیە تۆمارە ینی بەگشتی ئەگەر بڵین کێشە نییە کێشەیە وەکو ئۆتۆمبیلە بێسەرەتاکان وەکو باسم کرد ئێمە داوای خۆمان کردو لەلایەنی پەیوەندیدار لەسەر و خۆمان بە ڕێزان لە وەزارەتی ناوخۆ کە بە هەر جۆرێک بێ ئەمانە چارەسەر کرێ ئایا بە هەر جۆرێک بێ ینی بۆ خۆی بکرێتە چوارچێوەیەکی یاساییەوە بتواندرێت لە هاوشانی ئۆتۆمبیل لە تۆمارەکان ئەمانیش بە هەمان شێوە پابند بن بە یاساکانەوە و دوجاریش کە پابند بوون بە یاساکانەوە هەمان بوو ئەو سەرپێچیانە ڕوونادا وەکو جەنابەت باسە کرد ئۆتۆمبیلێک بەبێ گوێدانە خێرایی ڕێگە پێدراو لەسەر شەقامەکان کە ڕنگ بێ زۆر لە ئاستێکی بەرزابێ و نمونەی ڕووداومان هەیە لەو حاڵەتە کە سەرکێشیکردن و تەجاوزکردنی ئەو ئۆتۆمبیلانەیە کە بێسەرەتان و دەرەنجامی ڕووداوی هاتوچۆ بووە کە زانیوەتی ئۆتۆمبیلەکەی یان بە بیرۆکەی و بە بیرکردنەوەی خۆی وازانیوە هیچ یاسایەک ئەم ڕناگرێ یان کۆنتترۆلی ناکا بەڵام دوجار ڕووداوێکی هاتوچۆ بەداخەوە تەبەن ئێمە کاڵین ڕووداوێکی هاتوچۆ کۆنتترۆلی کردووە ئێمە پێمان ناخۆشە کە ڕووداوێکی هاتوچۆ ڕوودا بەڵام دوجار ڕووداوێکی هاتوچۆ کۆنتترۆلی ئەم ئۆتۆمبیلانەیەکە لەبەرەوە هەم بۆ خۆی لە مەسلەی
تۆمار ئۆتۆمبیلە بێ تۆمارەکان بێ سەرەتاکان یان ئەوانەی کە تۆماریان نییە یان ئەوانەی کە کێشیان هەیە بۆ خۆی جێگەی خۆیەتی لایانی پەیوەندیدار بیر لەوە کاتەوە لەبەرەوەی ئێستا بۆ تا ئەمریکی واقع کە لەم شارە بە تایبەتی و لە هەرێمی کوردستان بەگشتی ئەم ئۆتۆمبیلانە بوونیان هەیە و پێویست وایە بکرێتە چوارچێوەیەکی یاسایی و بۆ خۆی بۆ ئەوەی کە بتواندرێت کەمترین لادان لە یاساکانی هاتوچۆ بێ و لە دەرئەنجامی پابندبوون بە یاساکانی هاتوچۆ ڕووداوەکانی هاتوچۆمان بۆ تا ئاستێکی کەم بۆ کەمەکاتەوە و دەرئەنجامی کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ هەم شۆفێران و خەڵکی سەلامە دەبن و بە دوورە بین لە گیان لە دەزان و لە برینداری. بەڵێ سپاس بۆ بەڕێز بەهمەن ئەحمەد بەڕێوەبەری هاتوچۆی ناوشاری سلێمانی سپاس دەکەین.